بینەرانی زێدازی سڵاوتان لێبێ، من یادگار فایەخم، خۆشحاڵم لە دیبەیتێکی تایبەت هاتوومەتەوە خزمەتتان. دیارە وەکو ئێوە شەزانن باسی کۆرۆنایە ئێستا. ئێمەش هەوڵەدەین لەم بەرنمەیە زانیاریتان بۆ بگوێزینەوە و لایەنی دەرونی و شڵەژانی دەرونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەچاو دەکەین و مەبەستمانە کە دۆخەکە چۆنە بەو شێوەیە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بگەێنین و بێگومان من لەم بەرنمەیە سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە، هەرسێکیان لە بواری خۆیانە قسەیان هەیە سەبارەت بەو دۆخەی ئێستا. مەبەستمانە بزانین ئامادەکاریەکان سەبارەت بە ڕوبەڕووبوونەوە و ڕێگرتن لە هاتنەناوەی ڤایرۆسی کۆرۆنا بەکوێ گەیشتووە. مەبەستمانە بزانین کە زانایانی ئاینی و مامۆستایانی ئاینی بەڕێز ڕێنماییەکانیان چییە سەبارەت بە خۆپاراستن بەنسبەت ئەو کەسانەی کە ئەوترێ بۆ نمونە ئەهلی مزگەوتن، سەبارەت بە بۆنە ئاینیەکان، سەبارەت بە پرسە، تەنانەت سەبارەت بە شەکرا و خواردنەوە. و بێگومان مەبەستیشمانە تەنها لە ناو هەولێر نەمێنینەوە، لە هەڵەبجەشەوە نوێترین زانیاریتان لەگەڵ جەنابی پارێزگاری هەڵەبجە سەبارەت بەو دۆخە بۆ دەگوێزینەوە. من دوو میوانم لێرە هەیە لە ستۆدیۆ، دکتۆر سامان حسێن بەرزنجی وەزیری تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستان ماندوونە بن. دکتۆر ئەزانم ماندوون، بەڵام بێگومان حزورتان زانیاریەکان لە دەستی یەکەوە گرنگە بۆ بینەر. جەنابی دکتۆر عەبدوڵڵا وەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان، دکتۆرێوەش بەخێر بێن، حزوری جەنابیشتان گرنگە بۆ ئەوەی هاوڵاتیان بزانن چیەکەن. و بەخێراتنی کاکە ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجەش دەکەم لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت بۆ ئەوەی نوێترین زانیاری سەبارەت بە ئامادەکاریەکان چ لە سلێمانی چ لە هەڵەبجە چکە نزیکن لە یەکەوە پەیوەستن بە یەکەوە لە جەنابیان وەردەگرین. دکتۆر سامان، لەوێەوە دەست پێ بکەین. هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا ڕادەیەک شڵەژانێک هەیە بە تایبەت دوایەوەی کە پشوو ڕاگەیەنرا، هاوڵاتیان نیگەرانن، هاوڵاتیان پێیان خۆشە بزان ئامادەکاریەکان لە چه ئاستێکایە و هێزی ئامادەکاریەکان چەندە بایی ئەوەیە کە ڕێگری لەوە بکات ئەم ڤایرۆسە، نازانم بڵێ من ڤایرۆسە نەعلەتیە، بێتە کوردستانەوە یاخود نەیەتە کوردستانەوە. سپاس ئێوارەی بەڕێستان و بینەرانی خۆشەویستیش باش بێت. کاک یادگار بەڕێزت، من سەرەتا سوپاسی جەنابت دەکەم کە بەشێکی گەورەی بەرنامەکانی هۆشیاری تەندروستی و خۆپارێزی بووی کە لە سەرەتای ئەم قەیرانە لە وڵاتاندا بەڕێزت چەندین بەرنامەت تێدا کردووە. ئێستا ئێمە وەکو کوردستان دەتوانم بڵێم لە قۆناغێکی جیاوازین لە قۆناغەکانی پێشوو و بە خێراییش ڕۆژ بە ڕۆژ ڤایرۆسەکە لە وڵاتانی تر سەر هەڵدەدا، ژمارەکەی زیاتر دەبێت. بۆیە هەندێک لە ڕاستپاردە و بڕیارەکانی ناو هەرێمی کوردستانیش خێراتر و زووتر و ڕۆژ بە ڕۆژ نوێتر دەبێت. باش ئێمە لە دوا پێشهاتی ئەم ڕۆژەی ئێستای هەرێمی کوردستان ئێمە دەتوانین قسە بکەین کۆبنەوەی تایبەتی دوێنەی ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی بەڕێز جەنابی سەرۆک وەزیران بوو. زنجیرەیەک کۆبنەوە کراوە لە ئاستی لیژنەی باڵا لە هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی، لیژنەیەکی هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ چەندین کۆبنەوەی فراوانی ڕۆژی شەمەی ڕابردوو. بەڵام ئەو کۆبنەوەی دوێنێ و بابەتی و تایبەتمەندی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە بابەتی کۆرۆنا بەڕاستی گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە سەروی هەمووشیانەوە. ئێمە لەژێر ڕۆشنایی ڕاستپاردە و بڕیاری جەنابی سەرۆک وەزیران کە هەردەم دوێنێکەش تەکید و جەختی لەوە کردەوە کە لای بەڕێزیان و لای حکوومەتی هەرێمی کوردستان تەندروستی هاوڵاتی پێش هەموو بوارەکانی ترە. ڕاستە ئێمە لەو ڕێکارانە هەندێک نیگەرانی لە بواری جموجۆڵی، بازرگانی، گەشتیاری، تەنانەت هەندێک لەسەر ئاستی ژیان و گوزەرانی هاوڵاتیش دەتوانم بڵێم هەندێک لە بواری قوتابخانە و کۆمەڵێک ئیجراعات هەیە. بەڵام تەندروستی هاوڵاتی بە پلەی یەکەم پێش هەموو شتێک دێت. واتە ئەگەر بەڕێزیان ئەوەی جەخت کردەوە کە ئەگەر تەندروستی بەراورد بکەین لەگەڵ هەر بابەتێکی تر لە ڕوویەوە تەندروستیەکە لە پێش هەمویانە. بۆیە لە کاتی ئێستادا ئێمە لە قۆناغی بەردەوامی خۆپارێزین بۆی ئەم نەخۆشیە نەگاتە. باشە دکتۆر، ئامادەکاریەکان ینی هەر لە گەرمیانەوە تا زاخۆ لە شارەکان لە ناوچە جیاوازەکان وەکو یەک هەمان ئامادەکاری کراوە؟
لە ڕووی زانستی و لە ڕووی تەندروستی گشتیەوە ئێمە وەکلایانی تەندروستی هەمان ئامادەکاری هەمان پێداویستی بە هەمان شێواز و هەمان پرۆسیس بە یەک ڕێچکات چونکە ئێمە لەسەر هەمان ڕاستپار دەدڕۆین لژنەی باڵامان هەیە لە وەزارەتی تەندروستی نوێنەری لایەنە پەیوەنددارەکانی تێدایە وەزارەت پەیوەنددارەکان و بەڕێزان لە بەڕێبەرانی گشتی تەندروستی لە هەموو پارێزگاکان و ئیدارەکان ڕاپەڕین و گەرمیانیش ئەوان ئامادەن لەو کۆبنەوانەیە ئێمە بە بەردەوام ئێمە ڕۆژانەش لە کۆبنێن ئەگەر چی بە کۆبنەوەی کۆنفرانس کۆڵ و بە بەردەوام لەسەر هێڵین و لەناو گروپەکانی نێتۆرکی ئەم بابەتەشین کە چەندین لایەنتری تێدایە بەڵام ئەوانیش ئامادە بوون لە لیژنەی دوایەمین کۆبنەوەی وەزارەتەکان لەگەڵ وەزارەتی ناوخۆ ئامادە بوونەوە هەر ئەوانیش بەڕاستی لە مەیدانی کارکردندا لە ڕووی پێشەوەی ئەو خۆیان و تیمەکانیان و پزیشکان و کارمەندانی تەندروستی لە تیمەکان ئەوان لەگەڵ پارێزگارەکان بەڕاستی ڕۆژانە لە پەیڕەوکردنی ئەو ڕێنمایانەدان بەڕێزت گوتت پرسیارەکەدەوە بوو لە چ ئاستێکدایە من دەتوانم بڵێم تا ئێستا ئاستێکی زۆر باشە من ئەو شاهدیش بەڕاستی دەگەڕێنمەوە بۆ ئەو قسانەی ڕێکخراوی تەندروستی جیهانی لەسەر ئاستی عێراق کە لە ئۆفیسەکەیان لە قاهیڕەیە ئیمڕۆ ئەوەی هەموو وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕێز دکتۆر هەتەم ڕۆژانە لەسەر هێڵین زۆر نیگەرانە لەو ڕۆژەی ئێستەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە بیدایەتەکان لە عێراقدا بەڵام هەردەم شانازی بە خۆیان بەڕێزیان جەنابتان ئامادە بوون ئاگادار بوون کە دوو جار ئامادە بووە لە هەرێمی کوردستان جارێک لە ئەنفلۆنزەی وەرزیەکە و جارێک لە بەڕێزیان زۆر بە شانازیەوە دەڵێ ئەوەی کە لە هەرێمی کوردستان کردووە لە ئاستی وڵاتانی پێشکەوت و وڵاتانی ڕۆژاوایە ئەوە یەک دوو و لە حکوومەتی عێراقی لە ئیمدارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدراڵەوە ئێمە پێرێکە پێمان ڕاگەیاندرا کە ئەوەی لە هەرێمی کوردستان کراوە زۆر ڕاست و دروست و زۆر بەهێزترە لەوەی کە سوپاس دەکەم دکتۆر دێمەوە خزمەتتان بۆی ورتر لەسەر بابەتەکان بوەستین دکتۆر عەبدوڵڵا سەبارەت بە ئاینی پیرۆزی ئیسلام یعنی ئەو ڕێکارانەی کە گیراونەتە بەر هیچی بەرکەوتنی هەیە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە یان هەمووی لە ئاینی پیرۆزی ئیسلامە بوونی هەبووە بەڵام هەندێکی مسلمانان نەچوون بەلای تەطبیقکردنیە بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە بە حەقیقەت ئێمە گەربێت و ئێمە بین لە فەلسەفەی ئیسلام تەماشا بکەین دەبینین مرۆڤ زەوهەری هەموو شتێکە هەموو شتێک لە ئیسلامە لە پێناوی خزمەتکردنی مرۆڤە هەتا خودی ئەو خواپەرستەیە کە مرۆڤەکە دەیکا یان ئەو مەراسیمە ئاینانەی دەیکا لە پێناوی خزمەتکردنی خۆیەتی بۆیە پاراستنی ژیانی مرۆڤ یەکێکە لەو تایبەتمەندیانەی کەوا ئیسلام تاکیدی کردیتەوە لە هەموو دەقەکانی خۆی پێویستە پارێزرێ پێنج شتمان هەیە لە ئیسلام پێیان دەگوترێ زەڕوریاتی خەمس یعنی گرنگە ئەو پێنج شتە هەموو کاتێک پارێزراوە بن یەکەچیان لەوانە پاراستنی نەفسی ئینسانە پاراستنی نەفسی مرۆڤە کە پێویستە بە هەموو شێوەیەک هەر ڕێکارێکی ئاینی یان هەر ڕێکارێکی فقی ئیسلامی لە پێناوی خزمەتکردنی پاراستنی خودی ئەم مرۆڤە بێ بۆیە ئەو ڕێکارە تەندروستیانەی وایە ئەو ڕێکارە ئەمنیانەی کەوا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان گراونە بەر بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا هەمویان لە فقی ئیسلامی و لە شریعەتی پیرۆزی ئیسلام جێیان دەبیتەوە هیچ شتێکیان ناکۆکنیە لەگەڵ شریعەتی ئیسلام بۆ نمونە ئاینی ڕێنمایە تەندروستەکان پێمان دەڵێن بایەق بە پاک و خاوێنی بدرێ تۆ وەرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی الطهور شطر الإيمان پاک و خاوێنی نیوەی ئیمانە ئەنی پێناست پێکە کەوا پێویستە مرۆڤی مسلمان نەخۆشی هەبێ یان نەبێ بایەق بە پاک و خاوێنی بدە ئەنجامدانی دەستنوێش لۆ نوێژەکان خۆشوشتن غوسل یان پێ دەڵێ ڕۆژی جومعە خۆت بشۆ سونەتە خۆت بشۆی ڕۆژان جژن سونەتە خۆت بشۆی چونکە زیاتر لەگە خەڵک تێکەڵاوە بی ئەوە هەمووی ئامۆژگارێک کە ئیسلام زۆر زۆر بایەق پاک و خاوێنی ئەدا یان ئەو شتانەی کە ئێستا بە حیزری سحی و بە دابڕاندن لە خەڵک ئەوانەی گومانی ئەو نەخۆشییان لێکرێدا ئەبڕینن فەرمایشتێکی پێغەمبەرمان هەیە درودی خوای لەسەر بێ ئەفەرمی ئەگەر زانیتان تاعون نەخۆشی گواستراوە لە شوێنێک بڵاو بووە ئێوەش لێوە بوون دەرمەچون بۆ ئەوەی خەڵکی تر توش نەبێتەوە یان تووشی دابڕینەکە کەواتە دکتۆر ئەفم پەلەمەکە بەس تەواوی بکەم لە بڕگەی دووەم دەڵێ ئەگەر زانیتان ئەو نەخۆشە کوشندە لە شوێنەکەیە مەچوونە لای مەچوونە ئەو شارە ئەو ڕێگریانی کەەوە ئیمڕۆ لە وەزارەتی ناوخۆ چەند وڵاتێک گوتی هاوڵاتیان سەفەر بۆ وڵاتان مەکە ئەوش لەوێ دەرجەیە بیتەوە هیچ شتێکی ڕێنمایی تەندروستی نییە کە بایەق بە ژیانی مرۆڤەکە لە شریعەتی ئیسلام جێ نەبێتەوە 100% جێ بێتەوە بۆیە ڕاشکاوانە من دەڵێم پابەندبوون بە ڕێنماییە تەندروستەکان
ئەرکێکی ئاینیە وازبە لەسەر هەموو تاکێک پابند بێ بە ڕێنمایە تەندروستەکان بە تایبەتی لە مەسلەی ڕوبەڕووبوونەوە لە نەخۆشی کۆرۆنا هاوڵاتیە کەم تەرخەم بێ لە پابندبوونی یان گوێڕایل نەبێ مقەسیرە و گوناهباریشە بە لێرە بڕێک بۆ ئەمەیە دکتۆر لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوەندەکانی خوێندن ینی هەر لە بنەڕەتیەوە تا گاتە زانکۆ و پەیمانگاکان دەوامی ڕاگرتووە ناڵێن پشوو ئەبینی منم ڕۆبینیومە سیرەکەی لە کۆڵانەکان تەنانەت لە هەندێک دام و دەستگای حکوومەت لە 4 مەتری 4 گۆشەیە نزیکەی 16 مناڵ لە سەرەیە وەستاوە هاتوو ڕەگەزنامە تازاکاتەوە پاسپۆرتی بۆ دەرێنن سەردانی خزمان کە سوکار چوونە دەرەوەی شارەکان سەردانی ڕێستۆرانتەکان ئەمە خۆی لە خۆیە هەر کەسێک خۆی بە موسڵمان بزانێ پابند نەبێ بەوانە بەو ڕێنمایانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی بە پشوو کردوێت داوامی ڕاگرتەوە بۆ ئێوان لە ماڵەوە بن ئەمە لادان نییە لەو ئاکارانە بەتەکید خۆمە کە دەڵێ مسلمان بوون زۆر دی و زۆر لایەن ئەگرێتەوە تەنها پابند بوون بە مەراسیمە ئاینیەکان پێی ناگوترێ مسلمان بوون بە تەنهایی بەڵکو دەبیت زانی بێکەیە کە ئیسلام زۆر ئیحتیمامی پێدایە زانیبی ئەخلاقیە ئەو ئیلتیزامە ئەخلاقیە کە ئینسان بە تەعالیمی ئیسلامەوە ئەکات بۆیە پابندبوون بە بواری تەندروستی یەکێکە لەو ئیلتیزامە ئەخلاقی کە ئیسلام لەسەر هەموو تاکێکی فەرز کردووە تۆ ببی بە هۆکارێک یان ڕێگری لە نەخۆشیێکنەکەی تۆش تێدا مقەسر و کەم تەرخەم و گوناهبارە بی یان تۆ بی بە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە پابندی ڕێنماییەکان نەبی چونکە تەنها زیان بە خۆت ناگەینی ئەگەر تۆ تەنها زیان بە خۆت بگەینی ئەوە بابەتێکی ترە بەڵام پابندەبوونی تو دەبیتە هۆکارێک بۆ ئەوەی بەرامبەرەکەش زیانی پێ بگەینێ بۆیە تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی کەسێک سیر بخوا یان پیواز بخوا با نەیستە ناو تەجەموعێک چونکە زیانیان پێ ئەگەینی باشە ئەدی ئەگەر چوونی تو بۆ تەجەموعێک ببیتە هۆکارێک بۆ گواستنەوەی ڤایرۆسەکە بۆ نەقلکردنی ڤایرۆسەکە ئایا چی بەسەردێ ئەمە خاڵی دووەم خەڵکێکمان هەیە چاولێکەرە مەسەن ئەگەر گەورەکە ئیلتیزامی نەکرد منداڵەکەش لە ماڵەوە ئیلتیزام ناکە ئەگەر دایک و باوک ئیلتیزامیان بە پاک و خاوێنی نەکرد مناڵەکانیش ئیلتیزام پێ ناکەن بۆیە پێویستە گەورەکان پێشی بچووکەکان ئیلتیزام بکەن بۆ ئەو چونکە بە پێی ڕێنمایە تەندروستەکانیش دەڵێن منداڵ معەڕەزە چونکە مەناعی کەمترە بۆیە دەبی دایک و باوک زۆر هاوکاروی منداڵ یان کەسی بەتەمەن زۆر هاوکاریان بن بۆ ئەوەی ئیلتیزام پێ بکەن بۆیە کەم تەرخەمی لەلای هەموو کەسێک کە ڕوو بدا لە بواری دینەوە تێدا مقەسر ئەبێ گوناهبارە بێ نەخێر پێویستە هاوڵاتیان بە تەواویەتی پابند بن بە ڕێنمایە تەندروستەکان و بەو ڕێنمایانەی کەوا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیان ڕێکخراوی تەندروستی جیهانی دەرئەچێ بۆ ئەوەی دووربین لەم پەتایە خۆشبەختانە هەرێمی کوردستان هێشتا ئەم پەتایی هیچ حالەتێکی وای توشبوونی ئەم ڤایرۆسە لێ ڕوونەداوە بەڵام ئەم قۆناغی خۆپاراستنە بەڵام لە هەمان کاتیشدا لای من شتێکی تر گرینگە مسلمان نەڵێت من ئەو پەتایە ناگرم یان ڕوبەڕووی ئەم پەتایە نابم ئەمە بابەتێکی زۆر گرنگە من دێمەوە خزمەتت پێم خۆشە ورد قسەی لەسەر بکەی لە بەشی داهاتووە کە دێمەوە خزمەتی جەنابتان لەگەڵ جنابی دکتۆریشە پێم خۆشە لەسەر سەردانیکردنی مزگەوتەکان پرسەکان بۆ نەجیاوازەکان و لە زمنیە ئەوەشی کە مسلمان تووشیان ڤایرۆسە نابێ وەڵامی ئەو پرسیارەی خەڵکیش بیتەوە کاک ئازاد سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لەو پرسیارەوە دەست پێ یەکەم ئێوە لە پارێزگای هەڵەبجە ئامادەکاریەکانتان لە چ ئاستێکدایە و ئەو قەلەقی و نیگەرانیەی هاوڵاتیان چونکە ئەڵێن ئێمە بەرکەوتنمان زیاترە سنوورێکی زیاترمان هەیە لەگەڵ بەتایبەت لەگەڵ ئێرانە کە چەندین حاڵەتی تیا دەرکەوتووە و گیان لە دەستدان هەبووە سەبەب بە هۆکاری ڤایرۆسی کۆرۆناوە لای ئێوە ئامادەکاریەکان چۆنن فەرموو سپاس بە بەڕێستان بەخێراتنی هەردوو میوانی بەڕێز جەنابی وەزیر و بەڕێز مامۆستای ئاینیەکەم و هیوادارم بتوانین لەم بەرنامە بەشدارێکی باش دەڕەوانەوەی ئەو خەمە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین و ئەو ئامادەکاریانە خۆتان نەزانن حکوومەتی هەرێمی کوردستان ڕێشوێنی تایبەتی و ڕێشوێنی مادی و معنوی زۆر باشی کردوتە بەر و ئەو ڕێشوێنانە گەر حسەی بکەی هەر لە ڕۆژی شەمەی پێشووە 22 مانگی ئێمە بەسەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ و ئامادەبوونی بەڕێز وەزیری تەندروستی وەزیری تربیە وەزیری دارایی وەزیری کشتتوکاڵ مواصلات پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم کۆبنەوەیکی فراوان کرا لەو کۆبنەوە کۆمەڵێ ڕێنمایی سەرەتایی دەرچوو کۆمەڵێ پێشدار خرانە ڕوو کۆمەڵێ بڕیار دەرچوو کە دیارە هەموو پارێزگاکان و هەموو خەزا و ناحەکان و هاوڵاتیان پابەندە بن پێوەی دوایەوە ئێمە ڕۆژی دوێنێ 25 مانگ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرە بە حزوری
بەڕێز سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرە بەڕێزەکان توانرا ڕێنمایی جددیتر و ڕێنمایی باشتر حتا بە پشوو بە مەسلەی قسەکردن لەسەر بۆنە و مناسبەکان بە مەسلەی کافتریاکان و پێداویستی مادی دابینکردن دیارە خۆتان زانن ئەمە پێداویستی مادی ئەوێ لە ئەبێ مهەیە بین ئەبێ ئامادە بین ئێمە لە هەڵەبجە خۆتان زانن پارێزگایەکە 170 کیلۆمتر بە کۆماری ئیسلامی ئێرانەوەیە و ئێمە دوو مەرزی گەورەمانەیە پێدەوترێت مەرزی پشتە و مەرزی تەوێڵە ئەم دوو مەرزە مەرزی مسافرین نین واتە پێش ئەم وەز عشق وەزێکی ئەتیادی بۆ خەڵک لێوات چۆ ناکە بەڵکو بار و توجارە و ترانزێتە ئەم بار و توجارش هەمووی لە ئێرانەوە دێت لێرەوە ناڕات واتە لە ئێرانەوە دێ بۆ پشتە و بەمە و دەربەندیخان و کوردستان و بۆ بەغا و جنوب و لە ئێرانەوە دێ بۆ تەوێڵە و بیارە و خورماڵ و مابلەی شارەزور و سلێمانی و شوێنەکانی تر ئێستا هەردوو مەرزەکە داخراوە و بجگە لەو دوو مەرزە خۆتان زان منتیقی هەڵەبجە منتیقێکی شاخاویە و تۆپۆگرافیەکەی جیاوازە لە شارەکانی تر و چەندین شوێنی ڕێگەی قاچاق هەیە تو مەرزی هاوار هەیە مەرزی ڕێگەی هاوار هەیە گریانە هەیە با بڵین هانەی دنگ هەیە ئەمە هەموویمان گرتووە ئێمە غورفی عملیاتمان تەشکیل کردووە و لە غورفە عملیاتە تربیە حضوری هەیە سەحا حضوری هەیە JCC حضوری هەیە پاسەوانی سنوور حضوری هەیە پۆلیس حضوری هەیە ئاسایش حضوری هەیە حتا هەموو سێکتەرەکان ئەوانەی کە گرنگن و ئەوانەی پێویست کاگازادێکێک لە نیگەرانیەکان ئەوەیە کە بە قاچاق ڕەنگە خەڵکانێک هاتبێت نەناوە تەنانەت پێم وابێ ئەمڕۆ جەنابیشتان و پارێزگای هەڵەبجە داواتان لەو هاوڵاتیانەی سنووری پارێزگاکە کردبوو کە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە خۆیان نیشانی لیژنەی تەندروستی بدەن و دوێنێش قایمقامەتی دەربەندیخان هەمان داواکاری لە هاوڵاتیان کرد ئایا نیگەرانیەک هەیە لەوەی کە هاوڵاتی گەلێک گەڕابنەوە و خۆیان پیشانی لیژنە تەندروستیەکان نەدابێت من پێم وایە بەس لە پشاری هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە ئیسەر 34 کەسمان لەناو شوێنی تایبەتیایەک و ئوتێلێک کە هەموو مەرجەکانی تەندروستیمان بۆ ئامادەکردمانەتەوە لە پارێزگای هەڵەبجە تاکە پارێزگایەکە کە خەڵک لە ئێرانەوە هاتووە خۆی تەسلیمی با بڵین سەحە کردووە وتێتی ئەوە لە ئێرانەوە هاتووەتەوە هیوادارن فاسب بۆ بکەن باش ئاگاداریەکە بۆچی دانراوە ئێمە ڕێگەکەی بەڵێ ئەو ئاگاداریەی کە بڵاو کرابەوە کە هەر کەسێک یعنی هەواڵێکی واتان لایە چونکە من چەندین نامە و کۆمنت و تەلەفۆنیشم بۆ هاتووە نەک لە هەڵەبجە لە تەواوی کوردستانە ئەڵێن خەڵکانێکن گەڕاونەتەوە ئیتر نازانم پارەیان داوە بە قاچاق هاتوون بە هەر چاوپۆشیان لێکراوە هاتوونەتە ناوە و خۆیان نەناساندەوە بە لیژنە تەندروستیەکان بەلایەنی ئەمنی و ژیانی ئاسایی خۆیانەکەن و ئەمە مەترسیە قسەکانم پێ نەبڕی مەمنونە بم دیارە خۆتان ئەزانن دەوڵەتی عێراق کۆماری عێراقی فتەر 600 کیلۆمەتر بە کۆماری ئیسلامی ئێرانەوەیە بڵێ یعنی 600 کیلۆمەتر لە چەمی چۆمانەوە پێوەتی تاگاتە بەسرە ئێران وڵاتێکە بە ئەفغانستانەوەیە بە سینەوەیە بە 6 وڵاتی خلیجەوەیە بە رووسیاوەیە ئێران وڵاتێکی بە فرار و قاڕەیەکە ئێمە لە پارێزگای هەڵەبجە 170 کیلۆمەتر کە پارێزگایەکی 130,000 نەسەمەیە 130,000 دانیشتوانەکەیەتی بە کۆماری ئیسلامیوین دوو مەرزی گەورەمان هەیە کە مەرزی لاوەچین لە چاو باشماخ و لە چاو برایم خەلیل و لە چاو شوێنەکانیکە کە پێوتێت تەوێڵە و پشتە لەپاڵ ئەوە سەرەتا پێموتی ئێمە شاخ و دۆڵ و نشێ و تۆپۆگرافیا و جوگرافیاکی جیاوازیە بەوەشەوە ئێمە کۆنتترۆلی منتیقەکەمان کردووە توانیمانە تا ڕادەیەکی زۆر باش ئەوەی دۆسەڵاتمان هەبێت لە پۆلیسی سنوور لە ئاسایش لە JCC لە تەوعی خەڵکی لە مامۆسایانی ئاینی کۆمەڵانی خەڵک خۆیان خەبەر ئەدەن ئەڵەن کاکەیە کاتۆتەوە لە ئێرانەوە تکایە وەرن بابی بن بۆ ئەو محەجەرەی خۆتان ئەنی بە بشکڵە و خەڵک خۆشی خۆی تەسلیم کردێتەوە بۆیە لە هەڵەبجەی ئێمە تاکو ئەمڕۆ 34 کەس بووە بۆ بە 34 چکە چواری ئێرانی بۆ لێرە بوون ڕەوانەمان کردوونەوە ئەم 34 کەسە هەموو ڕێشۆرێکی طبی و ئاساییان بۆ گرین دەبەر کە تەنانەت ئافرەتیشیانتیا هەیە ئێمە غورفەی عملیاتمان هەیە غورفەی عملیات دوای بەڕێز کۆبوونەوەکەی لەگەڵ بەڕێز سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و ئەنجومەنی وەزیرانی دوێنێ یەکەم کۆبوونەوەمان ئەمڕۆ سەعات 1:09 دەست پێ کردووە هەر ئەمڕۆ من لە 1:19 دقیقە پەیوەندیم بە بەڕێز جەنابی وەزیری تەندروستی کە ئێستا لەم ستودیۆ لەگەڵ بەڕێزان دانیشتووە کردووە لەسەر مەسەلەی ئەگەر ئێمە عەدەدی ژمارەکان زیایی کرد چۆن بچین بۆ شوێنێکی کە و تەمیلە مادیەکەمان چۆنە خواڵ ناگرێ هەموو هاوکارێکی مادی و معنەوی کردوین بۆیە بەڕاستی ئێمە وەکو پارێزگای هەڵەبجە لەپاڵ پارێزگاکانی تر هەموو ئەرچێکی سەحی خۆمان و ئەرچی ئەخلاقی و ئیداری خۆمان جێبەجێ کردووە بەڵام ئیشکاری هەرە سەرەکی لای من ئەوەیە کە لە منزوریە و لە وستا و جنوبی عێراقەوە ئەمڕۆ فریاکەون بە دەیان و بە سەدان و بە هەزاران هاتوونەتە نەجەف هاتوونەتە بەغا لە منزوریۆ دێنەوە
خەڵک لە مەرزی باشماخەوە هاتوێتەوە ئێستا لەو مەحجەرەیە لە سلێمانی سپاس دەکەم کاگازات دێمەوە خزمەتتان بەڵام لە منزوریەوە ڕاتەوە بۆ ماڵەوە دوایی لە ماڵەوە ئەکرێ بێ بۆ کەرکووک ئەکرێ بێ بۆ سلێمانی کرێ بۆ شوێنەکانی کە ئەوە ئیشکالی ئەساسیە بۆیە بەڕاستی ئەوەی کە جوانی جەنابی وەزیری تەندروستی وتی ئەو ڕێوشوێنە ئەمنی ئەو ڕۆژێنە سەحیەی کە لە کوردستان و لایەنێمە گیراوەتە بەر پێم وایە ڕێوشوێنێکی متەبعی زۆر باشە بەڵام ئەگەر بڵێن سەڵەسەر نە ئێمە سەر لە هەوڵی ئەوان بەردەوام ئەمڕۆ هەموو مناسبە بۆ نەکارمان وەستانوە کاو کافتیانی کە نێرگەری تا کێشەی وەستانومانە داوامان کرد تەجەمع نەبێ و ئێستا مامۆسایانی ئاینی ئەتوانن لەسەر پرسەی لەسەر ڕۆژی هەینی بابلی نوێژی جەماعی و ئەمنی جەماعی نابێ هەر ئاینی ئیسلام بگرێتەوە بێ حتا کەنیسەکانیش بگرێتەوە و لەسەر پرسەکان ئەگەر بتوانین کاگازات سوپاسانەکەم بێگومان پرسیاری دیکەشمێ دێمەوە خزمەتان پرسیاری گرنگی دیکەشەیە کە مەبەستمانە وەڵامی بۆ وەربگرینەوە هەر بژین دکتۆر سامان یعنی ئێوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم لایەنەتان چۆن کۆنتترۆل کردووە من چەندین نامم بواتوە تەلەفۆنم بواتوە ئەڵێ خەڵکانێک هەن بە ڕێگەی قاچاق بێ بە چاوپۆشیکردن بێ هەر ئەوەی ئەو چوار کەسەی کەرکک کە ئەوترێ لە خانەقینەوە گەیشتونەتە کەرکک لە ئێرانەوە بە خانەقینە گەشتنەوە کەرکک بەڵگەیە کە چاوپۆشی هەبووە بە هەر ڕێگەیەک هاتوون خەڵک نیگەرانە لەمە ئەڵێ ڕەنگە لە ناومانە بسوڕێتەوە و نەزانین ئێمە ڕاستە کاگیادگەر ئەوە کێشەی سەرەکی بوو ئەمە هەر لە سەرتاوە درکمان بۆ کرد کە ترسناچی ئێمە ئەوەندە لە ئێران نییە ئەوەندەی لە عێراقە بەڕاستی ئەوە دەبی بەڕاشکاوە بڵێم و هەمومان هەندێک قەلەقیمان هەبوو لەسەر مەوزوعی عێراق تا ئێستش بەڵام دەتوانم بڵێم ئەوڕۆ لە دوێنێ باشترە چۆن چونکە لەبەرەوەی ئەمڕۆکە دەست بەجێ و من پژگیری قسەکانی بەڕێز کاگازات دەکەم کە بەڕاستی جارێ سنووری کاگازاد و گەرمیان و ئەو سنوورە زۆر قورسە چونکە ئێمە لە کوردستان دوو فڕۆکەخانە و چوار مەرزی دەواازەی نێودەوڵەتی فەرمیمانەیە دەکات شەش بەڵام چواری نافەرمیمان هەیە ئەوە دا بەڵام بەدەیان دەواازەی تری قاچاغی نافەرمی هەیە کە هەندێکیان ئەوەی باسییان کرد بەڕێزیان لەوانەیە لە کۆبنەوەگە باسییان کرد لەوانەیە سیارەش ئۆتۆمێژ بتان بپەڕێتەوە بە 40 و شتووە باز دەکەن ئەوە لەلایەک ئێمە ئەوڕۆکە تیمەکانمان ئەوەندەی دەست بەکار بوون لە سنوورەکانی شارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ شارەکانی تری عێراق اینجا تۆ حسابی خۆت بکە لە ڕۆژەڵاتی دهۆک سنووری شنگال و زمار و ئەو منطقەیە لە ڕەبیعەوە بگرێمە سنوورمانەیە حتا دەگەیە مووسڵ و هەولێر مەغمور گوێر دواتر هەولێر کەرکک پردێ لێرە لە لای مەغمورەوە لێرە لە منطقەی تەختەق دواتر لە سلێمانی کەرکک اینجا لە گەرمیان کۆمەڵک ڕێگەی کەلابەتێکە کۆنتترۆل ناکرێت دکتۆر ئاسان کۆنتترۆلکردنەکە هەندێک لایانی قورسی تێدا بۆ منەیەک لەو لایەنانە ئێمە لە دەواازە سنووریەکان دەزانینەوە هاوڵاتی لە وڵاتێک هاتوێتەوە کەی دەگەڕێتەوە لە کەرنتین دادنین بەڵام هاوڵاتێک کە لە عێراقی دێ بە نفوسێکیان بە کارتێک زانیاری دێتە ژوورەوە یعنی تۆزێک کەرنتین لەبەوە قورسە دوو ئەو هاوڵاتی ئێمە نازانین چەند دەبێت لە وڵاتێک و ئێران هاتیتەوە چەند دانیشتووە دواتر لە شارەکەی خۆی بەو پرتبڵاوی لە شارەکانی عێراقەیە کە بێ ئاگاییە کەرنتین لەوێ ناکرێن بەداخەوە یعنی ڕەنگە ئەگەر ڤایرۆسەکە هەش بێت و بۆیە ئێمە لەسەر چەند لایەنێک کارمان کرد بەڕاستی ئەو پرۆژە پێشنیارانەی کە ئامادەکرابوو لە کۆبنەوەکەی ڕۆژی شەمە دوێنێکە بڕیاری پێدەرچوو و پاڵپشتی سەرگایەتی ئەنجومەنی وەزیرانی وەرگرت ئەمڕۆ زۆربەی بڕیارەکان چۆ جێبەجێکردن لە بواری ئەمنیەتی ئەم سنووران و بازگەکان هەروەها لە بواری گەشتکردن جارێ چەند دەوڵەتێک گەشتکردنەکەی ئەوەی لە بڵێ دوو ئەو بازگانە دەست بەجێ ئێمە تیمەکانی پزیشکی بە سوپاسەوە دەستیان خۆش بکە لە هەموو سنوورەکان کە 14 شوێنە تا ئێستا باشە هەمویان ئەو تیمانە جگە لەو سکانە حراریە یاخدە و سکانە بۆ گەرمی پێوەکە هیچ شتێکی تریان پێ ئێمە کەسی تێکمانەیە کۆمەڵێک پرسیاری تێدا هەیە ئەو کەسە ئەگەر گوماناوی بێت لە گەشتیار بێت و گەڕابێتەوە لە وڵاتێک یان بەرکەوتێ بێت لە چێن دەرهاتیەوە کۆمەڵێک نیشان و فاکتەری تر هەیە ئەگەر گومانێکی دروست کرد کە لەوێ تەشخیص ناکرێت بە ڕاستکردن پێت بڵێم لەوێ بڵێ قرار بدەوە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا هێنا تەنانەت هەمووانەی لە کەرەنتینیشن کەسی ساغ و سەلامەت و الحەمدوللا نەخۆش نین بەڵام تۆ لە تا ماوەی 14 ڕۆژ نایزانین باشترە لەوەی نەبێت لەو قۆناغەوە یەک دوو ڕێنماییەکانی ئێمە و وەزارەتی ناخۆش ئەوەیە کە تا بکرێ گەشتیار ئەگەر زەرور نەبوو لە نێوان شارێک بۆ شارێشتر جموجۆلی خۆی ڕابگرێت جارە بەنسبەت کەرکک و نەجەفەوە قەرارێکی دیاریکراو شارەکانی عێراق ڕێکارەکانی خۆمان وەکو یەک مامەڵەی لەگەڵاکرێ من دەمێ بڵێم هەموو شارەکانی عێراق وەکو یەک ڕێکار لە بەرامبەر وەردەچێن لە ڕووی تەندروستیەوە یعنی نەجەف ئێستاکە کە هاتوچەی
فڕۆکەشی لەسەردا قەدەغە کراوە و ئێمە لە لایەنی تەندروستیەکەەوە سەیری دەکەین ینی بەیانی لە شارێک ترش بێت بە هەمان شێوە بەڵام ئێمە دەبێت تەرکیز لەوە بکەین ئەو کەسە تا بکرێت هاتو چۆنەکە ئەگەر زۆر زەڕور نەبێت چونکە باری لیژنەکانی تەندروستی قورستە دەکات هەندێک لایانی تر هەیە بۆ نمونە هەندێک ڕێکاری تر وەرگیراوە ڕێکاری زۆر گرنگم بەڵام ڕەنگە هاوڵات هێست پێنەکە بۆ نمونە ئەو پاسە گەورانە کە داهاتن بە تایبەتی ئێمە بەرە وەرزی بەهار دەچین گەشتیارێکی زۆر لە ڕێگەی گروپە سیاحەکان داهاتن ئەمەش بڵێ پارێزگارە بەڕێزەکان ڕاستپاردەیان کردووە کە گروپە سیاحەکان تا ماوەیەکی کاتی ئەم گەشتانیان ڕابگرن چونکە بەڕاستی سەلامەتیە بۆ خۆیان و بۆ ئێمەش و بۆ هەمومان هەندێک ڕێکاری تری پێویستەیە ڕەنگە ئێمە لە دواتر ئەگەر بێت و کەسێک گومانی لێکرا یان زانیاری ماوە بۆ خۆی لە کۆنگرە ڕۆژمانەکە بەڕێز وەزیری ناخۆ ڕایگەیان ئەو ژمارە و ئەو ناوانە معروفن کە بەڕێزت باس کرد بە ڕێگەی قاچاق بووە لە حدودێشتر هاتووە ئێمە ئێستا ئەوڕۆ دەستمان پێکرێت تونند و تۆڵی بازگەکان نەک تەنها تەرکیزمان لەسەر فڕۆکەخانە و سنوورەکان بێت ئەوانە پارێزگارە بەڕێزەکان ڕاست پێدراون کە ناونیشانەکانیان دەدرێتەوە چاودێریان بکەن وار کەش گومانی لە کەسێک هەبوو ژمارە هێڵە گەرمەکان دیارە لە کۆنگرێ ڕۆژنامەی دیسان تاکیدمان لەوە کردەوە ڕزامان وایە تکامان وایە هاوڵاتی نەترسێت بە هێمنی بە سادەیە ڕێکارەکان ئاسانە سادە و ساکارە نەچوونی بۆ شوێنێک قەرەباڵغ ئیلغاکردنی مناسبەیەکە یانیش بەرکەوتنی نەبێت لەگەڵ زۆربەی ئەو شوێنانێک کە گومانی نەخۆشی و نەخۆشخانەیە ئەوانە و سەردانی کەم بکاتەوە ئاسانە و سادە و ساکارە تەنانەت ئەو ماسکە وازبینن ئەو ماسکە بۆ هەموو کەسێک پێویست ناکە ناو ماڵی خۆی لە شوێنێک دێنێتە ماسک کلینکسێک ڕەنگە بۆ پژمین و کۆخە کاری ماسکەکە ئەوە شەر بەلای خەڵکەوە گرنگە ئەو باجەی کە بەکارێنرێ ناوی ناڵێن بۆی نەبێ بە ڕیکلام خەڵک بەکارێنێت ئێمە هیچ ڕاستپاردەیەکمان نییە بۆ بەکارێنانی ئەو باجە چونکە کاتێک ئێمە بازێک ڕێنمایمان پێدا دەبێت سەرچاوی هەبێت دەبێت هەموو ئەوراقی هەبێت ئەمە بەڕاستی نیگەرانین لەوەی نرخی تقریبا 15,000-20,000 چۆتە سەر یادگاردی سند دەڵێن دوێنێش بڕیاری ژمارەیەکی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێزیلان ئەوەیە کە تاکە سەرچاوە وەزارەتی تەندروستی بۆ پێدانی زانیاری بۆ پێدانی ڕێنمایی بۆ پێدانی هۆشیاری ڕجا دەکەین هاوڵاتی شتێک لە وەزارەتی تەندروستی ئەگەر ئێمە گوتمان بەکاری بێنن قەینا بەڵام ئێمە نەماگوتەوە باجە بەکار بێنن سپاس دەکەم دکتۆر بابەتێک هەیە بەنسبەت هاوڵاتیانەوە گرنگە زۆرینەی کۆمەڵگەی کوردەواری موسڵمانن هەواڵێکی وا بڵاوکراوەتەوە کە هیچ موسڵمانێک تووشی ئەم ڤایرۆسە نابێ و ئەمەشی لە چین ڕوو ئەدات تۆڵەی خوایە لەوانی دەکاتەوە ئێوە وەکو زانایانی ئاینی و جەنابتان وەکو سەرۆکی یەکێتی زانایان لەم ڕووەوە ینی قسە و فەرمایشتان چیە؟ بە حقیقەتەن بۆچوونەشی زۆر هەڵەیە ئینسانی مسلمان پێویستە متمانە و بڕوای وابێکەوە ئەجەلی ئەو بەدەستی خوای تەبارەک و تەعالایە هەر کاتێک ئەجەلەکەی بە کۆتا هات دەمری ڕۆژانە دەیان دۆست و برادەر و ناسیارمان دەمرێ هیچ نەخۆشی کۆڕۆناشیان لێ نییە ئەنی کەوابوو دەبی ئێمە ئەو متمانەمان هەبێ کە ئەجەل عایدی خوایە و بەڵام ویقایە و پارێزگاریش بەشێکە لە دین ئێمە ئەو متمانەمان هەیە و خۆشمان دەپارێزین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم خوای پەروەردیگار بە ئاسانی ڕچی لە بەندەکانی خۆی نابێتەوە باش ئەگەر بێت و دەڵێن سەرچاوی ئەم نەخۆشیە حیواناتە و خواردنی حیواناتە و خواردنیشتی حرام و قەدەغە کراوە باشە سین لە دێرین زمانەوە ئەو خواردن و خواردنەمانی ئەخوات باشە بۆ ئەو کاتوشنەوە بۆ ئێستا توش بێت ئەمەش خۆی لە خۆی هەڵوەشانەوەی ئەو قسێ و ئەو دەنگۆیە کە دەڵێ ئەم بابەتە غەزەبە و ئەوەیە لە وڵاتانی ئیسلامیش دەرکەوت بەڵێ خاڵی سێم خەریکە بێمە سەرەوەی باشە لەوێن دەردامان ناتەسلیم بوون بەوڕێیەوە غەزەب بوو ئەدی لە وڵاتانی جیهانی ئیسلامی لە کوێت لە بن پاڵی ئێمە 25 حاڵەتی لێ ڕوودا لە بەحرین 26 حاڵەتی لێ ڕوودا لە ئیران نێزیکەی ژمارەیەش 1000 زۆری لێ ڕوودا مەسەلەن لە ئیمارات 9 حالت ڕوویدایە لە مصر حالت ڕوویدایە یعنی لە جەزائیر چەند حالەتێشتر ڕوویدا لە زۆربەی زۆری بەڵێ لە لەبنانیش بوون بەدوو زۆربەی زۆری جیهانی ئیسلامی و حاڵەتان ڕوودا ئەدی ئێوان چۆن لێک دەدەیەوە خاڵی چوارەم باشە ئەو تاعونەیان ئەو دەردا نەخۆشە گوازراوەیە لە سەردەمی ئیمامی عومەرش ڕوویدا ئەدی ئەو چناوی لێ ئەنێ لەو کاتی ئەو تاعونێک ڕوویدا بە ناوی تاعونی عەمەواس کە خەڵکێکی زۆر لە سەحابەکان و یارانی پێغەمبەری خوا کۆچی دوایان کرد بەو تاعونە بەو نەخۆشیە مردن هەتا ئەبوو عوبەیدە یەکێک بوو لەو کەسانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر خۆشی دەویست و زۆر نێزیشی پێغەمبەری کراوە بەڵگەی لەسەر بەڵێ دۆکومنت کراوە بەو
دەردەیە مردن ینی هەتا بەشێک لە سەرچاوەکانی مێژوو ئیسلامی دەڵێ ژمارەکان ئەوەندە زۆر بوون ڕۆژانە نەیان دەتوانانی جەنازەکان بنێژن باشە ئەدی چۆن ئەوێ نەخێر خی گەورە ڕچی لە بەندەکانی خۆی نابێتەوە خی بە گەورە بەندەکانی خۆی خۆشەوێت پێویستە ئینسانی مسلمان ئەو قناعەتە تەواوی هەبێ هەتا ئەرچی ئێمە وەکو مامۆستایانی ئاینی دیمەنی خی گەورە لە بەرامبەر مسلمانەکان جوانتر بکەین نەکوە لێ بکەینەوە خی گەورە ئینتقامە و تۆڵە ئەکات و خەبەندەکانی خۆی ئەزیێتەدا نەخێر ئەو بۆچوونەچی هەڵەیە بەڵکو ئەتوانین بڵێن ئەم نەخۆشیە وەکو هەر نەخۆشیەکی تری تەبیعی و سروشتی لە دنیای دروستە بێ ڤایرۆسێکە بەینابین سەر هەڵەدات و ئەتوان وەکو حادسەیەکی تەبیعی وەکو شتێکی سروشتی تەعاملی لەگەڵ بکرێن مەرج نییە هەرچەندە ئەوە ئیخساس دکتۆریشە بەس مەرجش نییە هەموو ئەوانەی توش ئەو ڤایرۆسە بمرێن ڕۆژانە گوێبیستیەوە بینکەوە لە سین چەندین خەڵک بەرەو چابوونە ڕۆ ئیمڕۆ لە ئەحسایەک گوێبیستەوە بدەڵێ نێزیکە 40,000 کەس خەریکە چابیتەوە خی گەورە شیفای لەو بینی بەڵام ئەرچی مسلمان چیە لە جیاتی ئەو تۆمەتکردنی خەڵک کە بڵێن ئەمە غەزەبە و ئینتقامی خوایە و ئەوەی نەخێر ئەرچی ئینسانی مسلمان دوعا و پارانەوەیە چونکە پێغەمبەری خوا شێبێ بە قوت بێ بالضبط دەڵێ ومن سەیل ئەسقام دەڵێ ئەگەر هات و نەخۆشی درێژخان نەخۆشی کوشندا ڕووی لە کۆمەلگا کردەوە ئەرچی مسلمانانە دوعا بکەن بۆ ئەوەی ئەو پەیوەندە ڕوحیە لەگەڵ خی پەروەردگار نەپچڕێ من سەیرم بەوە دێ خەڵکی ما خەڵکێکی زۆر مسلمانە بەڵام خەریکە زانی بە ئیمانەکەی بەرەم لاوازی بڕوە یعنی ئەوەندە تۆقایە ئەوەندە تووشی شلەژان و لە ڕاوەچێ بووە واتی ئەگا بەهاتنی ئەو فایرۆزە دنیا خراپە بێ نەخێر حالەتێکی تەبیعیە و بەڕێیەکەین سپاس دەکەم بەڵێ ئەرکە هەمومان بەرەو دوعا گەڕانەوە بەروەلای خوا نزا و پارانەوە لایەنی ڕوحیمان بگەینە ئەو قناعەتە مردن بەدەستی خوایە بەڵام پارێزگاریکردن و وەرگرتنی ئەسبابیش یەکێکە لەو ئەرکانی کەوتە سەرشانی هەمومان سپاس دەکەم دکتۆر کاگازات دیارە لە منزریەی خانەقین ینی هاوڵاتیان خۆپیشاندانیان کردووە ڕێگەکەیان داخستووە قەلەقی ئەوە بوون و وتویانە کە ئەو ڕێکارانەی لە خاڵە سنووریەکە دەگیرێتە بەر بای پێویست نییە و ئیهمالی تیاکرێت پێم خۆشە لە لای جەنابتانەوە دڵنیایی بە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە بدرێت سەبارەت بە تونند و تۆڵی مەرزەکان و ڕێکارەکان چەند لە ئاستێکن کە هاوڵاتیان هیچ نیگەران نەبن ئێمە سەرباری تەوەی کۆمەڵانی خەڵکەوە من پێ دەڵێم لە شاری هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە و بە تایبەتی دە و دووسورەکە ئێساچی حەدودەکان داخراون چەندین وتمان ڕێگەی قاچاخەیە بەڵام ئەو ڕێگارە ئێساچیە بەڕاستی کۆنتترۆل کراوە پاسەوانی سنووری لێە ئاسایشی لێ پۆلیسی لێە حتا کۆمەڵانی خەڵکی کوردستانی خۆمان مەسەر خەڵکی دیەکان و خەڵکی شارەکان خەبەر ئەن و هەواڵ ئەدەن و ئێمە ڕقەمی تەلەفۆنمان داناوە لە ژووری خۆمان ئەڵەن فڵان کەس هاتوۆ بۆ فڵان ماڵ ئەڕین ببێت نەنگ ئێن و سواری سارێکی نوێ بێن و مەحتەن تایبەتی خۆی بەڵام بەڕاستی یەک شتەیە پێت بڵێ ئەو شوێنانە ئێمە ئینمان نەکردو بە تەنها بۆ سێکتەرانە من لە کۆبنەوەکەی هەم بەڕێز سەرۆکی حکوومەت هەم بەڕێز سەرپەرشتیانی کۆبنەوەکەیان بەڕێز وەزیری ناوخۆوتم حەبێ حتا حیزبی سیاسیش دەوری هەبێ لەما حتا ئەعلامیش دەوری هەبێ لەما ئەعلامێکی با بڵین هادێ ئەعلامێک کەس بە مەسئولیت بکات ئەعلامێکە وا بکات و باتە بەر کۆمەڵانی خەڵک بۆ معنای نادن خوا نەخواسە حەقیقەت لە خەڵک شارینەوە نەخێر بە هیچ جۆرێک بەڵام ئەعلامێک ئەتوانێت دەوری کاریگەریە بێ ئێمە لە شاخ و داخەکانی مەتیقی خۆمان مەسەن هێزی پێشمەرگەی لێیە وەڕەبایی پێشمەرگەی لێ وەڕەبایی پێشمەرگە چاودێری چوار دەوری خۆیەکە حتا ئەوانشمان ئاگادار کردێتەوە ئەگەر کاروانێک ئەگەر دوو کەس ئەگەر شخصێک ئەگەر لە دۆڵێکشێکدا بینێتوان خەبەر بن ئەوە تەلەفۆنە ئەوە مۆبایلە بچینوە دەمیەوە بۆیە بەڕاستی ئێمە لە پارێزگای هەڵەبجە دڵنیایی تەواو ئەدەین ئەوەی پێمان کرابێ بە هەموو سێکتەرەکان بە هەموو ئەو ئەندامانی کە لە غرفەی عملیاتن بە هەموو دام و دەستگاکان کاری خۆمان کردو و کاری خۆشمان نەکەین چکە بیرمان نەچێت ئەمە مەسەلەن ئەم وباءە کە لە وڵاتی ئێرانەوە دێت ئەو حاڵەتی کە تۆمار کرا دەرکەوە هەم لە نەجەف لەکوێوە هاتووە هەم لە کەرکوویش لەکوێوە هاتووە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاتووە هاتنەکەی هەردوویشیان لە دەروی هەرێمەوەیە قسەکەی بەڕێز وەزیری سەحەیە کە ئێمە ئەوەندەی ترسمان لە وستا و جنوبی عێراق هەیە لە خوار و ناوەڕاستی عێراقەیە ئەوەنە ترسمان لە سوولەکانی کۆماری ئیسلامی ئێران نییە بۆیە چکە بەڕاستی پێت بڵم تا پێرێ و دوێ نییە لە منزوری و بەدیان و بەسەدان هات بێت
و ئەگەر خوانە خواسە ئەمانە بێن لە کەرکووک و بێن بۆ بە تایبەتی لە دەڕۆژیدا توواکەی لە دەی سێ و حوتی سێ و ڕاپەڕین و نەورۆز و ئەوانە بێن بۆ ئێرە ئەوە زۆری شکارێکی گەورە دروست باشە کاک ئازاد گیراوەتە بە لە نێوان هەرێم و دەوڵەتی عێراقی فدرال ڕێشۆرجی تۆل بێ و ئێمە لە شوێنی خۆمانەوە چی کاک ئازاد سەبارەت بە دەوامی خۆتەزانی فەرمانبەران دەوامی خۆیانەکەن لە ئێستادا حتا واجباتی ئینسانی جگە لە واجباتی ئەوەی کە ئێمە محافظین جێگری محافظەیە قایمقامێ بەڕێوەبەری ناحەیە پۆلیسەیە ئاسایش هەیە جیسیسی هەیە تربیە هەیە ئۆقافەیە هەمووی بە یەک تیم بەشدارین لەوەی کە هەڵمەتەکەمان گشتگیر و پڕوشەتر بێت. کاک ئازاد خۆتان ئاگادارن کە ئەوەی لە ئێستادا دەوامی وەستاوە زیاتر خوێندکاران و قوتابیانن. ئەوانەی دیکە فەرمانبەرەکان دەوامی خۆیانەکەن و دام و دەستگاکانی دیکەوانەشی کە جەنابتان ناوتان هێنان داوامی خۆیانەکەن. چ ڕێکارێکە گرنە بەر کە لە دەسەڵاتی ئەوەیە بێ بۆ ئەوەی ڕۆژانە مناڵەکانیان نەبن بۆ ئەوێ قەرەباڵغی لەسەر و جێگەیانە دروست نەکەن چکە دوجار کە دەوام ڕاگیراوە بۆ پاراستنی هاوڵاتیان بۆ نەک بۆ ئەوەی بچن بە ئیسراحەتی خۆیان سەردانی جێگاکان بکەن. کاکیاتگەر ئەم ئیشە بە پلی یەکەم سەرباری عیلاجی سەحی و طبی و بابرین ئەوەی کە وزاری تەلەڤیزیۆنی تەوعیەی تاکە تەوعیەی ئینسانەکانە یعنی بڕین کەسێک بەیانی لە پاوە بە ڕێگەیەکی قاچاغیەتە تەوێڵە نەخێریەتە هاوار یەتەوە بۆ ماڵەوە بەبێت شەو سەعات دەخۆیەکە بە ماڵە ئێم کەسە یا ڕەبی تووشیش نەبوو بێ و ئیشڵات تووشیش نەبووە ئەگەر خوانەخواسە ئەم کەسە لە ڕووی سەحیەوە سلب بێت ئەوە یەکەم کەس کە یەک کوڕە بچکۆلەکەی ماچەکە ماڵی وێران لەبێ ئەچێتە لای خێزانەکەی بە یەکۆڵێ بەخێر بێت و ماڵی وێران لەبێ ئەچێتە لای کچەکەی ئەچێتە لای خوشکەکەی ئەچێتە لای کوڕەکەی ماڵە خەزورانی ئەڕن لە کوێبووی بۆ درەنگاتیتەوە یعنی یەکەم کەس ماڵی خۆی و کوڕی خۆی و کشی خۆی و خێزانی خۆی وانە وێران لەبێ بۆیە بەڕاستی حەقوایە هیچ کەسێک ئەوە بە خۆی ڕەوا نەبینێ کە بە قاچاقی یا بە شوێنی دێتەوە بڕاتەوە ماڵەوە ئەبێ بێ بڕوە ئیجراعاتی سەحی پێویست لازم وەرگێ لە بنکەکان لە بەمەوە دێ لە بەمەوە لە تێوێڵەوە دێ لە تێوێڵەوە لە باشماخەوە دێ لە باشماخەوە لە شوێنەکانی کەەوە بێ حسابی تایبەتی بەوە بکەیت بۆ حسابی تایبەتی چکە بەڕاستی ئەم ئیشە ئەگەر بە تەمابی تۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دیواربندێکی گەورە بکەی باڵدار نێت بڕوات بێ ئەمە ینی لە بینی ئەمریکا و مەکسیک مەسەلەی حدود مشکلەیە تۆ کە چەند دەوڵەتی گەورە تۆ توێ لە بینی عێراقێکی خۆمان کە 600 کیلۆمتر بە کۆماری ئیسلامیەوە و لە بینی عێراقی فدال بە هەرێمەوە کە چەندین دەواازەمان هەیە بۆ سپێرێ خوانەخواسە ئەوانە وڵاتی تورکیا ئەگەر زایرەیەک یا بابڵین کەسێک تەسجیل بوو ئێکاتە بێت تۆ برای خەریج داخی یخۆ دەزانی خەڵی لە قەندیلەوە بۆ تورکیا و مسەلەسەکە ینی سەدان ڕێگایە بەڵێ سپاسانەکەم دێمەوە خزمەتتان بۆ کۆتایی تاچی کورد تەوعی خۆی لامی گرنگترە و وشارکرد سەحی لامی بمترە. بەڵێ سپاسانەکەم دکتۆر لە پرس کۆنفرانسەکە لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ ئاماژەتان بەوە کرد کە 1634 کەس لە ئێرانەوە هاتوون ئێستا لە ژێر چاودێریدان وەلەو 14 کەسێک کە گومانیان لەسەر بۆ 11یان سوپاس بۆخوا وا دەرنەچوە تەنها 3 کەس ماوە من دوو پرسیارمەیە ئەم 1634 کەسە تاکەی لەم قەرنتینەیە نازام حەجزی سەحی هەر ناوێکیە دەمێننەوە و ئەو 3 کەسەی دیکە کەی ئێمە لە تەجروبەی وڵاتی چین ئەو شکوبرا بەڕێزانەی کە هاوڵاتی هەرێمی کوردستان بوون لە وڵاتی چینگەرانەوە تەجروبەکی زۆر سەرکەوتوانە ئەنجامرا بەڵام ژمارەکەیان کەم بوو لە کۆنتترۆلکردنیەکی زۆر ئاسان بوو ئێستاش 5 تا دوێنێکەش هەفت بوون دوانیان ئەمڕۆ دەرچوون لەبەری 14 ڕۆژکەیان تەواو کرد و هەفتەی ڕابردوو ژمارە یشتریان دەرچوون تەنها 5 هاوڵاتی لە کەرنتینی وڵاتی چین ماونەتەوە لە یەک لە شوێنێک لە شوێن تایبەتکەن ئەوانەی ئێستا لە ڕۆژی جمعەوە لە شوێنی جیاکراون واتە 5 ڕۆژ بەیانی دەبێتە 6مین ڕۆژ دوای 8 ڕۆژی تر دەردەزن 14 ڕۆژ ئەم ڤایرۆسە کاری خۆی نەکات ئەم ڤایرۆسە ئیتر چالاکی نامینێت و لە ماوەی 14 ڕۆژدا دەتوانێت کەسیش تر توش بکە بۆیە سەلامەت دەردەچێت ئەوە من دەمەوێت پێت بڵێم لە زۆربەی زۆری وڵاتەکانی دنیادا کەرەنتین مۆدلێکی نوێ نەیە و یەکەم جار بێت کەرەنتین کاتێک کە لە شوێنێک گومانی بڵاوبوونەوەی نەخۆشێکی گوازراوە هەیە هەر نەخۆشێک بێ نەک کۆڕۆنا تۆ دەبی یەکەم جار لە ڕووی زانستیەوە لە ڕووی یاسای تەندروستی گشتی پێش هەموو شتێک دووشت بکەیت یەکەم شت چێن گروپی ترسناک یعنی ئەگەر مەسەلەن بە نمونەیەک بێنین گروپی ترسناک لە ناو ئەوانەی کە تەسەموم دەکەن با بڵێن لە ناکاو 100 کەس لە شوێنێک لە ئاهەنگێک لە مەطعمێک گروپی ترسناک ئەوانن کە سەرچاوی خواردنەکان لەوێ تەسەمومە و نەخۆشیە و بەکتریایەکە و دەگوازرێتەوە دووەمیان سەرچاوەکەی بزانین تاواکو ڕێی لێ بگری بەڵێ بۆیە
لە زۆر لە نەخۆشیەکان لە مێژووی بواری تەندروستیدا بخوێنەوە و ئێستاش لە وڵاتانێکی وەکو بەریتانیا لە معسکەری داناوە لە ئەمریکا لە وڵاتی ئەڵمانیا ئەوانەی کە دەگەڕێنەوە گەشتیارن و ڕۆژ بە ڕۆژ ژمارەی وڵاتەکانیان زیاد دەکەن بەوانە لەبێ لە شوێنێک بن لەژێر چاودێری بن ڕاستە بۆ ئێمە تەجروبەیەکی نوێ بوو و ئێمە تەجروبەی زۆرمان هەبووە لەگەڵ حەوانەوەی ئاوارە و پەناهادە و لە کەمپەکان و تەڵام بە ڕۆژێکی ناخۆشدا چۆ تا ئیستقراری کردێ بەڵام بۆ ئەم جارەیان جیاوازە ئەوە ئاوارە نییە ئەوە هاوڵاتیەکە بە ئیمکانیەتی خۆی هەر لەگەڵ قسەکان تە کۆتا پەیامی شت بڵێ سپاسەکەم پەیامی ئێمە بەڕاستی من بێمە دەرێت لەسەر شێوازی کەرەنتین بەڕاستی پەیام بۆ هاوڵاتی پەیامی ئێمە ئەوەیە کە هاوڵاتی بەشێکی گەورەیە جارێ پێشەم شتێک داوای لێبردن لەو هاوڵاتیانە دەکەن کە لە ئێستا لە شوێنی جیاوازدان و ئێمە دڵنیاین لەوەی کە ئەوانیش لە بەرژەوەندی خۆیانەوە بەرژەوەندی کۆمەلگایەکەیە بەو شوێنە ئەگەر ڕازی بوون ئەگەر کەم تەرخەمیە ئێمە هەوڵی باشترکردن دەدەین بەڵام دەبێت هاوڵاتیش سەردانیان نەکەن وارە هاوڵاتیەک پەیوەندیمان پێ بکەن هێڵەکان زۆرە لە هەموو شوێنێک لە هەموو قەزا و ناحوی پارێزگای هێڵی گەرم و پەیوەندیکردن ئاسانە پێمان بڵێن ئەگەر گەشتیارێک هاتۆتەوە گەشتیارێک لە شوێنێک هاتۆتەوە لە خواروی عێراق دێت و لە وڵاتێکی وا هاتۆتەوە ناکرێت ئەو گەشتیارە بچێتە ناو شوێنە قەرباڵ خەڵکیتر توشکە ئێمە ئاگامان لێ لە کات ئێستا دۆزنەوەی حالە زۆر گرنگە دووەم پێویست ناکە ئەو دڵە ڕاوچەیە لە ناو بازار و ماسک و پێوەری پلەی گەرمی لەش و نازانم ئەوانە دروستکەن آخر پێیان من ئەوەیە باوەڕ بە هیچ سەرچاوەیەک نەکەن ئەو سەرچاوانەی کە پەیوەست نین یان پسپۆڕی ئەوان نییە یان بەرژەوەندیان هەیە لە باسی بابەتی دەرمان دەکەن باسی بابەتی جیایی دەکەن باسی بابەتی هەندێک بەڕاستی کۆمەڵی خەڵک پێیا بووە شتێک دەنووسێت و شتێک دەڵێت سەرچاوی پزیشکی وەزارەتی تەندروستی لە هەموو وڵاتاندا و ئێمەش پاڵپشتین بە سەرچاوە نێودوڵەتستانەکەم دکتۆر لە جیاتی کۆتا پەیام ئەم وەڵامی ئەم پرسیارە بۆ وڵاتیان گرنگە سەبارەت بە پرسەکان و سەبارەت بە هاتوچۆی مزگەوت و نوێژی جەماعەت و بە تایبەت لە ڕۆژی هەینی ئایا ئێوە پەیامتان لەگەڵەوەیە کە ئەم فترەیە خەڵک سەردانی مزگەوت نەکە یان چی بکەن بەڕوونی پەیامیەوە بەڵێ ئێمە ئێستا لە قۆناغی خۆ پاراستنین لەو پەتایە لەو نەخۆشیە بۆیە ئێمە و کوێشێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بۆ هەر قۆناغێک پلانێکی خۆمان هەیە پلانی ئێمە لە قۆناغە ئەوەیە کە ڕۆژی هەینی مامۆستایانی ئاینی هانی هاوڵاتیانە دەن بۆ ئەوەی پابند بە ڕێنمایە تەندروستیەکان بۆ ئەوەی لەگەڵ ئەم بابەتە هەوڵ بدەن بە هەموو شێوەیەک لەگەڵ پابندبوونیان جانیبی ئیمانی و جانیبی ڕوحی هاوڵاتیان بەرز بکەنەوە خاڵی دووەم پلانمان لەو قۆناغە بریتێلەوەی کەەوە هاوڵاتیان مەسلەی پرسە و بابەتە کۆمەڵایەتیەکانی ژنمارەکردن وایە بگواستنەوە ئەوانە زۆر سنووردا بکەن لە پەیامەکەتان لە بەیاننامەکەتان ئەڵێن سنوورداری یاساییە هەبێ بە سنوورداری بەڵام ئەگە زۆر گری نەبی مەچوو لە شوێنێکی دوور بوو مەچوو زانی زۆر قەرەبارغە مەچوو پەیوەندی تەلەفۆنی نامەی مۆبایل بەو جۆرەشتانە پڕ بکرێتەوە یعنی ڕاستە پرسە بوویتە نێریتێکی کۆمەڵایەتی بەهێز لە ئێمە بڵێ جا ئەوە پابندبوون لە بوارە تەندروستەکانەوە تا سەردانی خسخان نەکرێت سەردانی سزنەکان نەکرێ بۆ ئەوەی کۆمەڵی عادەت و خونەریتی تایبەت هەیە بە بۆنەی ئەم ڤایرۆسەوە خەڵک دواتریش پەیڕۆ بۆیە ئێمە لەو قۆناغا وێڕای تاکیدکردن لە پابندبوون لە بواری تەندروستی و هەروە مەسلەی پرسە و نەریتە کۆمەڵایەتیەکان نەخۆش و سزن و ئەو جۆرەشتانە بە تەواوەتی پابند بێ خاڵی کۆتایی مەسلەی جومعە زۆر کەسەیە پرسیارە کات و باسی لێیەکە هێشتا سوپاس بۆخوا هیچ حالەت تۆمار نەکراوە ئێمە بەشێکین لە جیهانی ئیسلامی ناکرێت ئێمە لەو بابەتە هەڵوێستێک شتێک وەرگرین جیاواز بێ لەگەڵ جیهانی ئیسلامی بڵێت ئێمە لە کۆنێکتی بەردەوامین لەگەڵ رابطەی عالەمی ئیسلامی لەگەڵ ئەسار ئەوان تا ئێستا هەر پێیان وایە لە قۆناغەکە قۆناغی تەوعیە و وشارکردنەوە نەگەیشتە قۆناغی ئەوەی بەڵام بە هەمان کاتیشدا ئێمە تاکید لە هاوڵاتیانەکەینەوە لە مزگەوتە گەورەکان هەوڵ بدەن ماسک ببەستن یان هەوڵ من پابند بە ڕێنمایی تەندروستی کەم تۆقە بکەن لەگەڵ یەک بووی تەنەریت لەناو مزگەوتەکان دوای تەوابوونی نوێژ بە بەردەوامی تۆقە لەگەڵ نا هەوڵ بدەن تۆقەکردن ماسکردن احتیکاک بەو شێوەیە نەمێنێ و هەروەها تاکیدش لە مامۆستایانی ئاینی ئەەکەینەوە خودبەکانیان کورد بکەنەوە لە دەقەت تێنەپەڕی لەبەر چاودێریکردنی ئەو بارودۆخە بۆ ئەوەی هاوڵاتی لە بواری نەفسیەوە لێ مرتاح بێت. سپاسانەکەم دکتۆر کاک ئازاد کاتم نەماوە کۆتا پەیامتان کە گرنگترین پەیام بێت بە نسبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەت پارێزگای هەڵەبجە. بەڵام من داوام لە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوەیە ببورنخوا بڵێ یەکەم ئەم ڕەبتی بە تەوعی تاک و بە وشیاری تاکەکانەوە هەیە وشیاری لەسەر ڕووی هەموو شتێکەوەی. بڵێ کاک ئازاد
ببوورە من باش گوێم لە دەنگی جەنابتان نەبوو پێم وا بێت پەیامەکەتان گەشت زیاتر لە کاتتان ناگرم ئەزانم زۆر ماندوون هەمووتان کاگازات تۆفیق پارێزگاری هەڵەبجە دکتۆر سامان بەرزنجی کە ئێوە بەردەوام ینی چۆن بڵێ لە خەفەریاتان بەردەوام لە ماندووبوونن بەردەوام لە دۆخی نائاساییدان ماندوو نەبن وەزیری تەندروستی هەرێم هەروە دکتۆر عەبدوڵڵا وەیسی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کە ئەرکی ئەوانیش هێندەی ئەرکی ئێوە گرنگ و پیرۆزە لە هاوکاریکردن و لە وەشیارکردنەوەی هاوڵاتیان بەڵێ عزیزانم کۆتاپەیامی منیش ئەوەیە کە ئەمە ئەخیر ئەپدەیتی زانیاریەکانە سەبارەت بە ڤایرۆسەکە کە منم ئێوارەیە وەرم گرتووە یعنی لە 1292 حاڵەت یاخود کەیسی ڤایرۆسی کۆرۆنا 2770 کەس گیانیان لە دەستداوە بەڵام خۆشبەختانە 3359 کەس چاک بوونەتەوە واتە ژمارەی چاکبوونەوەکان لە 33,000 کەسە زیاتر لە 30,000 کەس چاک بۆتەوە بۆیە ئیرادەتان بە قووەت بێ مەیەڵەن هیچ شتێک کار بکاتە سەردۆخی دەرونیتان ئینشاءڵڵا ئێوە و کوردستان هەمیشە پارێزراوە بن خواتان